دیارە ئەو هێرشەی کە دوێنێ شەو کرایە سەر ئیدارەی سۆران ئەوەی باسی لێەوە دەکرێت تاکوی ئێستا قوربانیەکان 4 کەسن بەڵام من ئیستا زانیاری زیاتر وەردەگرم لەسەر ئەوەی تا ئێستا لە دوێنێشەوە ژمارە قوربانیەکان گشتۆتە چەند بۆچی ئیداری سۆران شوێنێکی گرنگە و سنووریشە بۆچی دەکرێتە ئامانج و بە هەمان شێوە ڕەوشی گوندنشینان و دانیشتوانی سۆران کە لە ئێستادا بەهۆی ئەم بردومانانەوە ڕەوشیان چۆنە دیارە کە دەڵین ئیداری سۆران هەر یەک لە دیانە خەلیفان سیدەکان و سۆران دەگرێتەوە کە دەڵین ئیداری سۆران کێشەکانیان چییە توانراوە تا ئێستا کۆنتترۆلی ڕەوشەکە بکرێت ماڵ و حاڵی هاوڵاتیان پارێزراو بن هێرشەکەی دوێنێ لە ڕێگەی چیەوە دوێنێ شەو لە ڕێگەی چیەوە کراوەتە سەر ئیدارەی سۆران من لەسەرم بابەتە دیارە میوانێکم دەبێت هەوڵەدەم گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا بکەم زانیاری زیاتر لە وەربگرمەوە هەتاکوی ئێستاش زەرەر و زیانەکان بەڕوونی دیارە بڕیار بوو کە ئەمڕۆ سعادێک لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا سەرپەرشتیاری ئیداری سۆران زانیاری لەسەرم بابەتە بدات دیارە کۆنفرانسەکە دواکەوتووە من لەسەر ئەم بابەتە بەڕێز هەڵگورد شێخ نەجیب کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئیداری سۆران ڕاستەخۆ لە سۆرانەوە وەردەگرم گفتوەکانم لەگەڵەوە دەست پێ دەکەم کاک هەڵگورد زۆر سپاس بۆ ئامادەبوونت هێرشەکەی دوێنێ هۆکاری چی بوو و کوێ کراوەتە ئامانج بە دیاریکراوی بەڵێ تەبان بەداخەوە بەدڵناییەوە جم و جۆڵی چەکدارانی پەکەکە لە هەرێمی کوردستان بەو شێوەیەوە نزیک بوونەوەیان لە ئاواییەکان و لە گوندەکان زۆربەی هەرە زۆر لە ئەو ڕووداوە ناخوازراوانەیە لێ ڕوودەداتن ئەوەی دوێنێ شەویش بە هەمان شێوە لە گوندی تاراوی سەر بە ناحیەی خەلیفان دیارە هەر سیارەیەکی وانی چەکدارانی پەکەکە لەلایەن درۆنێکەوە بە ئامان گیراوە و قوربانیشی لێکەوتوتەوە بۆیە بەسەراحەت ئەم جم و جۆڵەیەوان بە شێوەیەکی فراوان لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان ئەو حاڵەتانی لێ دەکەوێتەوە کە ئەوەش بۆتە جێی نیگەرانی خەڵک ینی دوێنێشەوە ئەو حاڵەتە ڕوویداوە ترس و دڵڕاوچەیەکی زۆری بۆ ئاواییەکان بۆ ئەو گوندانی ئەو ناوچەیە دروست کردووە کە لە ئەنجامدا بە چەند قوربانێکیش کۆتایی هات ئەمە حاڵەتەکە هەر لە ناوچەیە زۆربەی زۆری هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و وەکو خۆتان دەزانن پێشتریش هەمان شێوە هاوشێوەی ئەم هێرشانە لە ناوچەکانی تکەی هەرێمی کوردستان ڕوویداوە باشە قوربانیەکان تا ئێستا ژمارەیان چەند بووە چ بریندارە چ ئەوانیشی گیانیان لەدەستداوە بە پێی زانیاریەکانی مە بەڕاستی کوژرا و برینداریش هەیە بەڵام زانیاری دقیق لە بەردەستی ئێمەدانیا هێزەکانی ئاسایش دوێنێ لەوێ بڵاویان پێکراوە بۆ ئەوەی زیاتر وردەکاری لەسەر ئەم بابەتە وەربگرن بەڵام ئەوەی لا ئێمە ڕوونە کە سیارەیەکی مەفرزەیەکی چەکدارانی پەکەکەیە و کراوەتە ئامانج وەکو هەموو شوێنەکانی کە پێشتر ڕوویداوە باشە ئێستا ڕەوشی ئیدارەی سۆران و ئەو ناوچانەی کە دەکەونە ئیدارەی سۆرانەوە ڕەوشیان چۆنە ئەوان ئیدارەی سۆران ئەوانی کە ئەو گوندانی دەکەونە سەر سنوور ئەوانیش کێشە و گرفتێکی یەکجار زۆریان هەیە بەهۆی ئەو کێشە و ئاڵۆزیانەی لە نێوان هێزەکانی پەکەکە و هێزەکانی تورکیاشەیە زۆربەی زۆری گوندەکانی ئەم ناوچانە لەبەر ئەم کێشانە تا ئێستا چۆڵ بوون و ناتوانەوە بگەڕێنەوە سەر شوێنەکانی خۆیان بۆ مەبەستی کشت و کاڵی و ئاژەڵداری دیارە هەوڵی زۆرش دراوە کە ئەم ئاڵۆزیە لەم ناوچانە دوور بخرێتەوە و بەتایبەتی ئەو ناوچانەی بەڕاستی کە چەندین ساڵە بووینەتە قوربانی کێشە و ئاڵۆزیەکان و شەڕی نێوان ئێران و عێراق بە هەمان شێوە ئێستا ئەو گوندانە ئەو هاوڵاتیانە کە لەم دەڤەرە دەژین بە هەمان شێوە جارێکی کە تووشی ئەو کێشە و گرفتانە بوونەوە تا سەردانی گوندەکانیان دەکەن کێشەیەکی یەکجار زۆریان بۆ دروست دەکەن و ناتوانن زۆر جاران ژیانیان سەلامەت نییە زۆر جاری واش بووە خەڵکی سیڤیلیش کراوەتە ئامانج بۆ لە کاتێکدا کە تێکەڵاو بووینە لەگەڵ
ئەو هێزانەی کە لەوێندران تەواجودیان هەیە کراونەتە ئامانز لەلایەن هەم تۆپبارانەکانی وڵاتی تورکیا و هەم تۆپبارانەکانی وڵاتی ئێرانیش چەندین قوربانی لێکەوتوتەوە. ئەم کێشە و ئاڵۆزیانەی لە هەرێمی کوردستان هەیە و خەڵکێکی تێدا هەراسان بووە بەڕاستی کێشەیەکە و مشکلەیەکە کە ئەسڵەن ئەوان بەشێک نین لێی بەڵام قوربانەکان ئەوان داوی یەتیان و هیوادارین ئەم کێشەیە کە ئەو ناوچانەی گرتوێتەوە هەوڵ بدرێتن ینی حەدی ئەقل لە ئاوایەکان و حسابێک ئەو خەڵکە بکرێت کە بێتن ئەو ناوچان نەچونێکی سەربەزی ئێستا ئۆتۆماتیک شوای لە هاتووە پێشتری لەناو سەرحدودەکان بوون و خەڵکێک کە لەوانە حەفزی بێتن نەگەڕێتەوە سەرحدودەکان بەڵام ئەوەی ئێستا دەگوزارێ سیارەیەکیان مەفرزێکیان ناو قوڵایی ئەو خەڵکە بێن ناو قوڵایی سەنتەری شار و سەنتەری ناحیەکان بکردن ئامانج لەلایەن ئەو وڵاتانەوە بۆ ئەو خەڵکە بەڕاستی هەم دووسان کێشەیە و هەوا هەم لە ڕاوچەیەکی زۆریشی دروست کردووە بۆ ئێمەش وەکو ئیدارە کێشە و گرفتی زۆری بۆ دروست دیارە بە حکمی شوێن و مۆقعەکەی ئیداری سۆران کە دەکاو سنوورە هەم لەگەڵ ئێران هەم لەگەڵ تورکیا حاڵێکی هاوبەشە عێراق و سووریا ببوورە تورکیا و ئێراندا دەمەوێت بزانم ئەم کێشەیە کە لە ساڵاین ڕابردوشدا ئەم مەترسیارە بووە تا ئێستا چەند گوند چۆڵ کراون بەهۆی مەترسیەکانەوە کە ناتوانن بچنەوە سەر ئیش و کاری خۆیان بە هەر سێ تەوان قایمێتی قەزای مێرگە سۆر و باوڵێن سۆرانیش کە ناحیەسی دەکان و منطقی برادۆست و قایمێتی چۆمانیش زیاتر لە 200 گوند تا ئێستا لەبەر ئەم کێشە ئاڵۆزیانە چۆڵ کراون و ئەوانەی کە هاوینیان ژدانێ بگەڕنەوە سەر گوندەکانیان کشتتوکڵی یان ئاژاداری دیسان بە هەمان کێشە گرفتیان بۆ دروست دەبێتن ئێمە زۆر جارن لە ئیدارە ئەم کێشەیە بۆ ئێمە دروست دەبێتن چونکە کە ڕێگان پێدەدەین بەڵام ناتوانین ژیانیان پارێزرا و عنی سەلامەتیان لە ئەستۆ بگرین چونکە لە ژێر کۆنتترۆلی هێزەکانی پێشمەرگە دەستنە دەرێک کە لە ژێر ئەم کۆنتترۆلە چۆنە دەرێ ئێمە ناتوانین پارێزگاری لە سەلامەتیان بکەین و ئەوەش دەبێتە کێشە بۆیە زۆر جاران کە داوای دەکەن بگەڕنەوە سەرگوندەکانیان ئێمە هەوڵدرێن هاوکاریان بین بەڵام وەکو پێشتر بە ئیشارەتم پێدا زۆر جاران وا بوو ئەوانش کراونە ئامانج و تووشی حاڵەتی قوربانی زۆریشی لێ کەوتوێتەوە و زەختێکی لەسەر ئێمە دروست کردووە ینی ئێستا ئەو گوندانێک کە تا ئێستا چۆڵ کراون ئەوانە هەمووی هاتوونەتە ناو سنتەری شار هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریشەوە کێشە گرفتی زۆر بۆ ئێمە دروست کردەوە چونکە ئەگەر ئەوانە لەسەر گوندەکانی خۆیان بن و خەریکی کشتتوکاڵی و ئاژەڵداری بن هەم بۆ خۆیان و هەم بۆ ئێمەش وەکو حکوومەتی هەرێم کێشەکانمان زۆر کەمتر دەبێتن بەڵام بەداخەوە ئەوانە قوربانی چەندین ساڵی کێشمەکانی نێوان ئەو وڵاتانن و ئێستاش هێزەکانی ئۆپۆزیسیۆنی هەردوو ئێران و تورکیاش کە لەو ناوچەیە تەواجودیان هەیە بۆتە جارێککە بۆتە شوێنی یەکلاکەرەوەی ئەم هێزانە و تاکە هاوڵاتیش کە قوربانی ئەم کێشمەکەشمانەیە خەڵکی ئەم گوندانەوە ئەو سنوورانی کە لەو حدودە کەن و سنوورانە دەژی باشە لە کۆی ئەو فراوانخوازی و هێرشانی کە تورکیا ئەنجامی دەدات هیچ خاڵێکی سەربازی لە نێو سۆراندا دانراوە بەم نزیکانە بەمەستم سوپای تورکایە نەخێر هیچ خاڵێکی وڵاتی تورکیاەکانە ئەوان ئەو کێشە ئاڵۆزیانیان هەیە لە نێوان هێزەکانی تورکیا هێزەکانی زۆر بەهدە زۆری چۆڵ کراون لەلایەن ئەو خەڵکانە لێوەدرانن و ینی کەسی تێدا ناتوانن تێدا بژین و ئەوەش گرفتی دروست کردو بەڵام هیچ هێزەکانی تورکیا سنتەری شار دیارە بەداخەوە کە دەنگەکەی تۆ کێشێکی تیا بە باشی ناگاتە لای ئێمە بەڵام سەرباری هەموو ئەم کێشانەی کە هەیە لە ئیداری سۆران یەکێکە لە ناوچە جوانەکان تەنانەت گشتیارێکی زۆر ڕووی دێتەکە ساڵانە دەمەوێت بزانم ئەو بژانەوانە چییە کە لە سۆراندا کراوە چ لە ڕووی یەکەی نیشتەجێبوونەوە بێت لە ڕووی خزمەت گوزاریەوە بوو بێت سەرباری ئەم مەترسی کە لە سۆرادا هەیە توانراوە خزمەت گوزاری بگەێنرێت بە ناوچەکانی ئیداری سۆران ئەگەر بەبستەوەی بکە بۆ ناو سنتەری شار و خەزان ناحیەکانەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە ئێمە
دەستمان بە پرۆژەکانی خزمەتگوزاری کردووە و پرۆژەکان ئێستاوە چونە بواری جێبەجێکردن بەنسبەت ئەوەی کە ناوچەی سۆران ناوچەیەکی گەشت و گوزاریە نزیکەی 170 گەشت و گوزاری شاری هەولێر پێک دێنێتن ئێمە بەرنامە و پلانی باشمان هەیە بەڵام دیسانەوە بەداخەوە ئەو شوێنانی کە زۆر زۆر دڵڕفێنن و ئەو شوێنانی کە زۆر لەبارن بۆ ئەوەی بتوانین پرۆژەی گەشتیاری لێ جێبەجێ بکرێتن بە هەمان شێوە لە ڕووی ئەمنێتەوە بوویتە شوێنی ئالۆزیەکانی ئەو هێزانە و ئەو وڵاتانی دراوسێ کە نەمانتوانی وەکو پێویست سوودی لێوەربگرین هەرچەندە پانتایەکی زۆری شوێنیت کە هەیە کە زۆر ئێستا لە ڕووی ئاسایش ئەمن و ئاسایشەوە بەرقەرار دەتوانین پرۆژەی تێدا جێبەجێ بکەین بەڵام ئەگەر ئەو کێشانە نەبان لەسەر سنوورەکان دەمانتوانی پرۆژەی استراتیژی یەکجار گەوری تێدا ئەنجام بدەین و دەستی وەبەرهێنان بۆ ئەو ناوچەیە ڕابکێشین و لە ڕووی هەڵی کاریشەوە دەمانتوانی هەنگاوی زۆر زۆر باش بنین هەرچەندە ئێستا ئێمە ئەو بەرنامەیەمان هەیە و بۆ زۆر شوێنیت کەش بەرنامەمان هەیە بەرنامەکە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە تەنها باسی لێوە کراوە یاخود لە هەوڵی جێبەجێکردنی ئەم هەنگاو پلانانن بۆ ئیدارەی سۆران ئەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان دەستمان پێ کردووە پرۆژە استراتیجیەکانی گەشت و گوزار ئێستا ئەمە خەریکی داڕشتنی ماستەر پلانێکی گەشت و گوزارین لە دوای تەوابوونی ئەم ماستەر پلانە ئێمە هەوڵ دەدەین کە هەنگاوەکانی جێبەجێکردنی و ڕاشێشانی وەبەرهێنان بۆ ئەو ناوچەیە دەست پێ بکەین و لە کۆنفرانسێک ئەو شوێنانە بە وەبەرهێنەران ئاشنا بکەین بۆ ئەوە بتوانن بێن وەبەرهێنانی تێدا بکەن ئەوە لە بەرنمەکانی ئیدارەی سەربەخۆی سۆراندا بەڵام وەکو خۆتان نەزانن ئێماوە ساڵێکە دەست بەکار بووینە هەنگاوی یەکەم دروستکردنی ئەو ئیدارەیە بۆەوە هەنگاوی دوم ئەو پرۆژە استراتیزیانی هەم لە ڕووی گەشت و گوزار و هەم لە ڕووی بازرگانی و هەم لە ڕووی خزمەتگوزاریشەوە ئێستا ئێمە زۆڵێکی باشەوە بەخۆوە بینیوە خەرێکی جێبەجێکردنی ئەو پرۆژانین و بەرنامی باششمان هەیە لە ئایندەدا ئەم هێرشانەی کە تورکیا بە پاسایی بوونی پەکەکە لە هەر ناوچەیەکی ئیداری سۆراندا بوونی هەیە و هێرش ئەنجام دەدرێت دوای کردو کە گەشتیار مەترسی هەبێت بۆ سەردانی ئیداری سۆران بکە یاخود بێتەوەی کەمبوونەوەی گەشتیاران ئیدارەی سۆران ناوچەیەکی زۆر بەرفراوانە ڕاستە ئەو شوێنانی کە دەکەونە سەر سنوور ئێستا لەوانەیە وەکو لە ڕووی گەشتیاریەوە نەتوانین وەکو پێویست سوودی لێوەربگرین بەڵام ناوچەی ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی زۆر زۆر بەرفراوانە زۆر ناوچەمان هەیە کە ئێستا هیچ کێشەیەکی ئەمنی تێدا نییە و گەشتیاران ڕۆژانەوە لە هەر 4 فەسلی ساڵ دەتوانن سەردانی ئەو شوێنانە بکەن و ینی سەردانیکەری یەکجار زۆرمان هەیە بۆ سۆران بەڵام وەکو باسم کردەگەر بە هات با ئەو شوێنانەش کە دەکەونە سەر سنوور ئەم کێشانی تێدانە بە دڵنیاییەوە دەمانتوانی پرۆژێ زۆر باشی لێ ئەنجام بدەین و پرۆژەی استراتیژی بەتایبەتی ئەو شوێنانە لە کاتی هاوین کە گەرمە ئێوەندران کەش و هەوایەکی زۆر لەباری هەیە بتوانین ئەو پرۆژانە لێ تێدا ئەنجام بدەین بەڵام بەداخەوە ئەوە نەماتوانیمە بیکەین بەڵام ئەوە نەبووە بەڕێگر بۆ ئەوەی بتوانین سوود لە شوێنەکانی کەوە بگرین کە ئێستا ئەمن و ئارامی تێدایە و ئەوەی ئێستا هەیە خەڵک دەتوانێت سەردانی بکاتن بەڵام لە ئایندەدا ئێمە پرۆژەی استراتیژی لە ڕووی گەشتیاریەوە جێبەجێ دەکەین ئەوە هەوڵشمان داوە کەرتی گەشت و گوزار لە لۆکەڵی بهێنە دەرەوە بیکەینە کەرتێکی نێودەوڵەتی زیاتر بە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانیشی ئاشنا بکەین باشە لە دوای هێرشەکەی دوێنێشەوە کە کراوەتە لەلایەن تورکیاوە لە ڕێگەی درۆنەوە کراوەتە سۆران هیچ چێزێکی تایبەت هەیە بۆ پاراستنی ئەو ناوچەیە یاخود مەترسیەکانی هاوڵاتیان و گەشتیارانیش گەر لەو ناوچێ بوونیان هەبێ بڕەوێنێتەوە ئێوە لە ڕووی ئەمنیت و ئاساییشەوە ئەو ناوچانە کۆنتترۆل کراوە بەڵام وەکو باسم کردێ مەسەرەن سارەیەکی پەکەکە کە دەسوڕێتەوە و بەبێ ئاگداری هێزەکانی ئەمنی لە شوێنێک دەسوڕێتەوە و دەکرێتە ئامانز لەلایەن درۆنەکان و زەریا ئەوەی تورکیا بێتیان ئەوەی ئێران بێتن بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەوە ینی کۆنتترۆلکردین تۆزێک زەحمەتە هەرچەندە ئەوان بە ئامانز دەگرن و احتیمالە ئامانزەکانیشیان باشتر بتوانن بە شێوەیەک بێتن کە خەڵکی سیڤیل تێدا زەرمەند نەبێتن بەڵام هەر خۆش نییە هەر ناخۆشە تۆ دوێنێ شەو کە ئەو حاڵەتە دروست بووە خەڵکی ئەو گوندە
ینی تووشی شڵەژان و دولەڕاوچە بوونە بۆ ئەوان شتێکی خۆشنەوە بۆ ئێمەش وەکو ئیدارە کارێکی باش نەکە لە ئەوان بێن لە ناو قوڵایی ئاوادانیەکان بەبێ ئەوەی حساب بۆ خەڵکی ئەو ناوچانە بکەن و کە لە کاتێکدا دەزانن ئەوانە با بڵێن چاودێری دەکرێن و لەوانەیە بکرێنە ئامانجیش ئەو حاڵەتان دەزان و بەڵام هەر نزیکی هاوڵاتیانش دەبنەوە دەستە ناو گوندەکان لە زۆر شوێن کە زۆر جاران واژ بووە خەڵکی سیڤیل چەند ساڵێک پێش ئێستا چەندین سیارەی خەڵکی سیڤیل کراوەتە مەسەڵەن تووشی ئەو حالەتە بووینە چووکە بە شێوەیەک تێکەڵاو بووینە زەحمەت دیاکراینەوە لەو هێزانە بۆیە بەڕاستی داواکاری لەیان ینی مڕعاتی ئەو خەڵکە بکەن کە نزیک بوونەوەیان لە ئاوادانیەکان زیان و زەرر بە خەڵکی وێنرانش دەگەینێتن و بۆ ئێمەش وەکو ئیدارە چێشەمان بۆ دروست دەکەن. باشە ئامادەبوونی جەناب بە دەرفەتە زانم کاک هەڵگورت ئەویش سەبارەت بە شەقامی سیمەتری کە بڕیار بوو لە چەند مانگی پێشوو بڕیاردراکە لە سۆران جێبەجێ بکرێت کارەکانی ئەم شەقامە بەکوێ گەشتە و دواتریش بڕیاردرا شەقامی 6 مەتریش بە هەمان شێوە کاری تێدا بکرێت. واللهی بەرزبەت ئەو پرسیارە ئەمە ئێستا پرێس کۆنفرانسێکە لە کاتژمێر 2 لەسەر تێبەجێکردنی کۆی ئەو پرۆژانە ئێستاکە دەستمان پێ کردووە ئەوەی لە بەرنامەشدایە بۆ پێم باشە هەم لەم پرێس کۆنفرانسە هەموو ئەو داتا و ئەو پرۆژانە بخینە بەردەست ڕاگەیانکاران و قەناتەکان بۆ ئەوەی ئەوانش بەرچاوڕوونیان هەبێتن لەسەر ئێستا بەرنامەی ئێمەچە لە باشە وردەکاریەکەی ناوێت تەنها بزانم شەقامی سیمەتری دەست بە کارەکانی کرا هەردووچیان لەم زوانە دەست بەکار دەبن هەم ئەوەی سیمەتری و هەم ئەوەی 6 مەتریش بەڵام وەکو باسم کردی ئەو وردەکاریانە ئێستا لەبەردەستم نییە لەو پرێس کۆنفرانسە بەڕوونی باسی هەموو پرۆژەکان دەکەین ئێستاکە لە ئیدارەی سۆران دەستمان پێ کردووە. بەڵێ بەڕێز هەڵگورت شێخ نەجیب کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئیداری سۆران بوون ڕاستەوخۆ لە سۆرانەوە میوانەیە ئەمە بوون سپاس بۆ ئامادەبوون نتماندوو نەبیت.